سڵاو لە بینەرانی ئازیزی هەموو کەناڵەکانتان بە ناوی لیژنەکەمان لیژنەی شارەوانی و گەشت و گوزار پیرۆزبایی لە تەواوی خەڵکی هەرێمی کوردستانەکەین و زۆر بە تایبەت پیرۆزبایی لەو هاوڵاتی و خێزانانەی کە لەم یاسایی کە ئەمڕۆ دەرچوو پیرۆزباییان لێەکەین. هەڵبەتە ئێمە زۆر خۆشحاڵین لە لیژنەکەمان کە یەکەم پرۆژە یاسا یەکەم یاسا لەم پەرلەمان لەم خوڵەی پەرلەمان دەربچێ. لیژنەکەی ئێمە بە ماندووبوونی هەموو ئەندامانی لیژنە لە ماوەی دوو مانگی پێش و لەسەر ئەم پرۆژە یاسایە ئەمڕۆ یاساکە دەرچێنرا و زۆر خۆشبەختانە کۆدەنگیەکی تەواوی لەلایەن هەموو فراکسیۆنەکان و هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان لەسەر پرۆژە یاساکە بوو. هەڵبەتە ئەم پرۆژە یاسایە بە حوکمی ئەوەی هەموو ئەندامانی لیژنە بە دوواداچوونی وردیان کرد بۆ تەواوی ناحیە و پارێزگا و قەزاکان. ڕاستیەکەی بۆمان دەرکەوت زۆرینەی ئەو خەڵکانەی ئەو خێزانانەی لەم پرۆژە یاسا یان بڵین لەم یاسایە کە ئەمڕۆ دەرچێنرا ئەو هاوڵاتیانی کە سوودمەند دەبن لە ڕاستیدا هەمووی خەڵکی زۆرینەیان خەڵکی هەژار و خەڵکی فەقیر و کەم دەرامەتی هەرێمی کوردستانن. هەر ئەم خاڵەوای کرد لە لیژنەکەمان و تەواوی پەرلەمان و پەرلەمانتاران ئەو کۆدەنگیە دروست بێ کە زۆر بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ 100 دەنگ بە یاساکەت بەدەست هات لە ناو هۆڵی پەرلەمان. ئەمانە جێگای دڵخۆشین و ئێمە لە لیژنەکە توانیمان کۆمەڵێک داشکاندنی باش لەو نرخانە بکەین کە لە خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاساکە کە لە هۆڵی پەرلەمان خوێندنەوەی بۆ کراو هاتە لیژنەکە. ئێمە ڕاستیەکەی مەتوانیمان 175 ئەو نرخانەی کە لەسەر مەترێکی دووجار بۆ پارچێک ئەرزێک لە ناحیەیان قەزایە پارێزگادانرا بوو 175 نرخەکان دابشکێنین. ڕاستیەکەی ئەوە جێگەی دڵخۆشی ئەمەیە. بۆیە دووبارە زۆر پیرۆزبایی لە خەڵکی کوردستان لە هاوڵاتیانی سوودمەند بوو لە خێزانە هەژار و فەقیرەکان کە سوودمەند دەبن لە پرۆژە یاسایە پیرۆزباییان لێەکەین. ڕاستیەکەی لە پارێزگاکان سەرەتا لە خوێندنەوەی یەکەم 6,000 لەسەردانرا بوو. ئێمە بڕوامان وا بوو لە لیژنەکە ئەو نرخە زۆرە 6,000 لەبەرەوەی ئەو خەڵکانەی کە پەنایان زۆرینەی ئەو خەڵکانی کە پەنایان بردوتە بەر ئەوەی کە زیاتر ڕۆی بکەن لەسەر ئەرزی حکوومەت ئەرزی دەوڵەت ئەو خەڵکانان کە خەڵکی هەژار و کەم دەرامەتن. بۆیە ئەو خاڵە دیسانە کۆی کردنەوە کە بە یەک دەنگ لە لیژنەکەمان هەوڵماندا هێنامانە 15 بۆ 30,000. ڕاستیەکەی ئەمە داشکاندێکی باش بوو بۆەوەی کە هاوڵاتیان هەژاران خەڵکی وڵاتەکەمان قازانجی لێ بکە. دواتر لە قەزا 40,000 لەسەر دیاری کرابوو لە خوێندنەوە یەکەم. دیسانەوە ئێمە داماشکان بۆ 10 بۆ 15,000 ئەمەش جێی دڵخۆشی هەمومانە لە لیژنەکە. لەگەڵەوە لە ناحیە 30,000 لەسەردانرا بوو. ئێستا لە 5,000 بۆ 8,000 بۆ مەترێکی دووجا دیاری کراوە.